زۆر جار باسی واکەن ئایا ئەگەر ئەو وڵاتانە قەرزدارن چ پەیوەندی بە منەوە هەیە بۆ غەمی لێ بخۆم. طبعا منیش ئەو پرسیارە ئەکەم ئەگەر بێت و نەمزانی بایە بۆیە گلەی لەو کەسان ناکەم کە ئەمە پرسیارەکەیتیان، بەڵام ئەگەر لەو مەوزوعەت زانی ئەو کاتە درک بەوە ئەکەیت کە تاکتاچی مرۆڤی سەر ئەم زەویە ئەیگرێتەوە ئەم قەرزە و منداڵەکانیشمان ئەگەر منداڵمان هەبێت وەنەوەی لەدایک نەبوونیشمان ئەم قەرزە پەیوەستە بە ئەوەوە. بەتایبەتی ئەگەر کەسێک کە بیوێ بۆ قەبر و قیامەتەکەی شتێک بکاتن، ئەمە چەندین جار لەسەری بەرپرسە بۆی کە لەو مەوزوعات تێبگا و وردەکاری بکات، چونکە پەیوەستە بە عەقیدەمانەوە، پەیوەستە بە هاتنی دەجالەوە و پەیوەستە بەو کێشە سیاسی و ئابووری و خێزانی و تاک کە لە نێو کۆمەڵگادا و لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا ڕوئەدات هەمووی پەیوەستە بەو قەرزەوە. بۆیە خەڵکانێک پرسیاری ئەواکەن ئایا ئەو قەرزە چ پەیوەندی بە منەوە هەیە لە کاتێکە نازانی بەخۆی و منداڵەکەی و نەوەکەشی و دینەکە و قەبر و قیامەتیشی بێدین و بەدین، دیندار و بێدین پەیوەستە بەوەوە. لەبەر ئەو هۆکارەش بوو کاتێکە لە دوای جەنجی جیهانی دووەم کە ئەو وڵاتانە هەموو ئیفلاسیان کرد و هەمویان نەزێڕیانمان نەپارەیان ما وڵاتەکان وێران بوون، هەر بەفیت و پیلانی ئەو کەسانەی کە جیهان بەڕێوە ئەبەن لە دوای ئەلمانیەتەوە کە کاتێکە وڵاتەکانیان ئاوەدان کردەوە بەو قەرزانەی کە کردیان لە پەیمانان بریتون وودز، ئەزانن لەوە بەولاوە هەستیان کرد کە ئەگەر بێت و ئەم قەرزە بەردەوام بێت و زیاد لە حەدی خۆی تێ بپەڕێت سەری مرۆڤایەتی ئەخوات. بۆیش لە ساڵی 1992 یەکێتی ئەوروپا هاتە خۆ وتی ئەبێ ئەمە کۆبوونەوەیەک بکەین لەسەر ئەوەی کە پەیمانێک لە نێوانماندا ببەسترێت بەوەی کە ڕێگا نەدەین بەو وڵاتانێک کە لە نێو یەکێتی ئەوروپادا بەشدارن لێ نەگەڕین ئەم قەرزە بگاتە حەدی ئەوەی کە ئەو سنوورەی کە بۆی دائانێن تێ بپەڕێت، چونکە کارەسات دروست دەکات. سەیرکەن لە بەشی نهێنیەکان بزانە کۆبنەوەکەشم نیشانداون لە ساڵی 1992 کاتێک ئەو وڵاتانە هەمووی قەرزکە و ئاوەدانکەوە قەرزکە ئاوەدانکەوە، چونکە هەموو قەرزێک کۆتایەک ئێبێ بێت، هەم قەرزە نادرێتەوە چونکە چرکە لە دوای چرکە زیاد دەکات. بۆشە کۆبنەوەکەیان کرد بڕیارێکیاندا کە نابێت هەر وڵاتێکی ناو یەکێتی ئەوروپا لە 60 داهاتی ناوەخۆی خۆی زیاتر قەرز بکات. ئەمە چۆن؟ هەر وڵاتێک چەند داهاتی هەیە، بۆ نمونە بە ئەمە زوومەکە بچووک بکەینەوە بۆ سەر دوکاندارێکە بۆی کە چاک لێ حاڵی بین، چونکە مۆزوع ئەزانم تۆزێ نامۆیە ئەبێت تۆزێ شتەکان وا باز بکەین کە هەمووتان لی تێ بگەن. دوکاندارێک بۆ نمونە سوپەرمارکێتێک وەربگرین، ئەبینی ئەم سوپەرمارکێتە ئەو ئەشیایی ناوێتی و ئەو شتێکە لێ ئەفرۆشێ مانگانە یاخود باڵێن ساڵانە دەستی یەکەوێت. بۆ نمونە دەفتەرێک قازانج دەکات، دەفتەرێک سەرمایە هەیە، بۆ هەیە ئەم دوکاندارە بۆی نییە زیاتر لە 6 وەرەقە زیاتر قەرزدار بێت، بۆی کە بتوانین کاتێک کە دەفتەرێکی قازانج کرد لەم ساڵەدا 6 وەرەقە بداتەوە 40 وەرەقەی بمێنێ بۆ بژێوی ژیانی خۆی بۆ ماڵ و منداڵەکەیە. لەوە زیاتر ئەگەر بێت و قەرز بکاتن کەواتە داهاتەکەی با بڵێن چلەکە کە ئەمێنێتەوە بۆ بژێوی ژیانی، ئەگەر 170 بێ 30 بۆ ئەمێنێتەوە، ئەگەر 180 بێ 20 بۆ ئەمێنێتەوە، ئەگەر 100 قەرزدار بێ هیچی بۆ نامێنێتەوە، کەواتە کابرا ئیفلاسە، وەکو کورد ئەڵێ لەسەر ڕینگ ئەڕوات، هیچی بۆ نامێنێتەوە. ئەم پەیمان نامەیان کە بەستێکی ئەوروپا وتیان ئەبێ ئێمە سنوورێک دابێن بۆ ئەوم قەرزەی کە ئەندامانی نێوێکێتی ئەوروپا کە 28 وڵاتە ئەبێ لە 160 زیاتر تێنەپەڕێت، چونکە ئەیانزانی ئەگەر لەوە تێپەڕێ ترسناچی دروستەکات، ئیتر ئیفلاسبوونی وڵاتەکان یەک لە دوای یەک دێتە ئاراوە و کارەسات بە دوای خۆدا دێنێت، داڕمانی ئابووری ڕوەدا. بابزانین ئێستا کە دوێنێکە ئامارەکانم بۆ نووسینەوە بۆی کە چۆن ئەڵێ بە فرێشی با بڵێن بەدەستان بکەوێ، بزانین ئەو پەیمان نامەیە چەند پابند بوون پێوە و وڵاتان ئایا لە 160 خۆیان قەرزدارن یان زیاترە. طبعا ئەم قەرزە هەروە زیاد دەکات، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات.
بەوەی کە ئەو وڵاتان هیچیان نەیانتوانی پابند بن لەبەر زۆری ڕیبایەکەی سووەکەی کە دێتە سەریان و ئەو سەرکردانێکە یەک لە دوایەک هاتوونە هەمویان با بڵێن ئەتوان بڵێم 90 پیاوی بانکەکان بوونە بۆیە کەسانێکیان پشتگیری کردووە بێنە سەر حکم کە قەرزیان لێ بکات بۆی کە مرۆڤایەتی بگاتە ئەو حەدەی کە ئەمڕۆکە تێداینە. یۆنان لە سای 2008ەوە لە 92 پەیماننامەکەیان بەست بەڵام تووشی داڕمانێک بوون. یۆنان لە نێوێچێتی ئەوروپادا کە ئەندامە قەرزەکەی گەیشتۆتە لە 176 دەبووە لە 106 تێنەپەڕێ 176 یعنی ئەگەر دەفتەرێک داهاتی بێت ئەو دەفتەرێک و 76 وەرەقە مەسرەفێتی ئەجە بزان داهاتەکەی چەندە 76 جار قەرزدارە یعنی لە حەدی خۆی قەرزدارترە کەواتە یۆنان ئیفلاسە بە تەواوی بە هەموو مانایەکان ئیفلاسە. ئیتاڵیا 137 خۆی قەرزدارە کە گوتمان نەدەبای 106 تێپەڕێت. پورتوگال 120 قەرزدارە ئەمڕۆکە. بەلچیکا 104.4 قەرزدارە. فەڕەنسا کە لە دوای بەریتانیا دەرچوو لە نێوێچێتی ئەوروپایە دووەم وڵاتە بە حیساب ئیقتصادەکەی باش بوو لە 2011 ئەویش تووشی داڕمان بوو قەرزەکەی 101.2 یعنی فەڕەنساش ئیفلاسە بۆیشە مزارەکانی 2019 بە درێژای 2019 مزارەیەکی یەکجار زۆری تێدا بوو کە خۆتان بینیتان و گرتن و لێدان و کوتان و ستاندنی سیارە و خان و بەرە و دوکان ئەوانەی زۆری لێکەوتەوە بەوەی کە حکومەت ناچار بوو زەریبە و ڕسومات ئەوشتانە گرامکەکە ئینشاڵە باسی ئەوانە شەکەین. ئیسپانیا 198.8 خۆی قەرزدارە. قوبرس 197.7 قەرزدارە. بەریتانیا 184.7 قەرزدارە. کرواتیا 174.3 نەمسا 172.8 سلۆڤینیا 169.6 فینلەندا 164.2 ئەڵمانیا 161.3 کە پێشبینی ئەکرێت بۆ ساڵی 2000 ئەم ساڵە کە بگاتە 168.7 بەهۆی کۆڕۆناکەوە. کۆی قەرزی وڵاتانی ئەوانەی کە لە نێوێچێتی ئەوروپادا کار بە یۆڕۆ ئەکەن چەند وڵاتەکان کار بە یۆڕۆ ناکەن کۆی قەرزی ئەو وڵاتانی یۆڕۆ هی کۆتایی 2019 10 تریلیۆن.2 تریلیۆنە یعنی 10 تریلیۆن دۆلار قەرزدارن ئەو وڵاتانەی کە کار بە یۆڕۆ ئەکەن بەڵام کۆی ئەو وڵاتانی نێوێچێتی ئەوروپا 13 تریلیۆن.5 قەرزدارن چونکە سوێد و نەرویج خۆتان ئەزان لە نێو کار بە یۆڕۆ ناکەن بەڵام بە کۆی ئەو وڵاتان ناوێچێتی ئەوروپادانە 13 تریلیۆن قەرزدارن بەڵام بەهۆی کۆڕۆناکەوە ئەم قەرزە زیاد دەکات کەواتە بەو پێوەرە بێت زۆربەی زۆری وڵاتەکان ئیفلاسیان کردووە. جا ئەم وڵاتانی کە لە 106 ماونەتەوە یان 70 ماونەتەوە ئەمە قەرزی دەرەوەی ئەگەر قەرزی ناوی حساب بکەین زۆر لەو ڕێژەیە زیاتر تێپەڕێت کە دایان نابوو کەواتە ئەگەر پێشترێ لە ساڵی هەشتاکان و هەفتایەکان و نۆتەکانە وڵاتە بچووکەکان بەرەو ئیفلاسی ئەڕۆیشتن ئێستا ئەو حالەتێکە ئێمە تێداین 2020 سڕەی وڵاتە زلهێزەکانە کە بەرەو ئیفلاس بوون ئەڕۆن و بۆیشە زەنگێکی خەتەرناکە ئەم ژمارەیە بۆ تاکتاشی دانیشتوانی سەرزەوی و ئەشزانن کە ئەمریکا ئێستاکە 131 خۆی قەرزدارە 131 خۆی قەرزدارە ئەمریکا بە تایبەتی لە دوای شەڕەکانی ئەفغانستان و عێراق و مووسڵەوە کە لە 2001ەوە تا 2019 تقریبا 12 تریلیۆن مەسرەفی شەڕەکانی ئەفغانستان و عێراق و سووریا بوو بۆیشە کە ئەڵێ بۆ ڕیشات سمێڵشی لە سەردانە ئەوەندەی قەرز کات هاتە سەرێ بەهۆی بەردەوامبوونی ئەم شەڕانە و زۆر هەستانی تیارەکان و بەکارهێنانی ساڕۆخ و تیارە و تیاری بۆ فڕۆکەوان و بەکارهێنانی با بڵێن مخابڕات وانە ئەمە هەموو مەسرەفە چونکە هیچ شتێک وەکو جەنگ پارە نارخوات هیچ شتێک وەکو جەنگ پارە هەڵنانوشێت لە خەزانەی حکومەتە بۆیشە بەردەوامبوونی ئەم شەڕانە یەک ڕۆژ زیاتر تاخیربوونی ئەم شەڕانە
مەسرفێکی یەکجار زۆر بوو بۆ سەر ئەمریکا بۆش ئێستا ئەمریکا بینی بەوەی کە لە 2017 نیشان 1996 خۆی قەرزدار بوو ئێستا کە 131 خۆی قەرزدارە کەواتە ئەمریکا ئێستا بەلایانی کەم بودجەی ساڵانەی کورتهێنانی هێناوە زیاتر لە 1 تریلیۆن ساڵانە نەقسی هەیە باشە بودجەی کەمی کردووە کامێش زەنگش خەتەرناکە بۆ وڵاتانی پێشکەوتوو یعنی ئەمە لە جیهاندا 24 وڵاتی زلهێزمان هەیە ئێستا وڵاتە زلهێزەکان لەسەر لێواری ئیفلاس بوون و هەندێکیان ئیفلاس بوونە یعنی سیر بکە ئەڵمانیا بەو قەرزەوە فەڕەنسا 101 ئەوەندە خۆی قەرزدارە بەریتانیا دەرچوو 180 ئەوەندەی خۆی قەرزدارە ئەوە تەنها ئێستا بەخۆیان ڕائگەن بە ئەو ڕناگەن تووشی کێشەیەکی تر بن وەکو کۆڕۆنا یا هەر مەوزوعێکی یاخود هەر بارودۆخێکی نەخوازراوی سروشتی بی یاخود ناسروشتی بی چون ئەڵێ لەو حەدە دەرچوو کە لە ساڵی 1992 دایان نابوو کە نابێت 160 دەربچێت بەڵام کەچیە بینی هەموو وڵاتەکان لە 160 خۆیان قەرزدارن کەنەدا بۆ نموناگەر وەربگرین 108.5 خۆی قەرزدارە ئەم وڵاتە زلهێزەکانن بەڕازی 189.5 قەرزدارە ئەمریکامان باسکە یابان قەرزدارترین وڵاتە کە لە 238 خۆی قەرزدارە کە بۆ کۆتایی 2020 تەخمینەکرێ کە بگاتە 251.9 لە سەدا کە ئەم وڵاتانە کە ئەبینی بەرەو ئەم زەنگە خەتەرناکە ڕۆیشتونە وایان لاتوە کە جیهان بەخۆیدا بچێتەوە عیلاجێک بۆ ئەمە بدۆزنەوە چونکە ئەمە گەورەترین داڕمانی ئابووری بە دوای خۆدا دێنێت وەکو دیرک میلە کە یەکێکە لە ئابووری ناسەکانی ئەڵمانیا بە مستەر داکس مەشهورە داکس خۆزان بۆرسی ئەڵمانی پێڵێن داکس بە شارەزایی بواری با بڵێن بۆرسی ئەڵمانیا مەشهورە ئەڵێ ئەمە پێ ئەڵێن شنێ بال سیستەم کە لە کتێبەکەیە باسەکات یعنی سیستەمی تۆپەڵە بەفریە هەتا دێ یعنی تۆپەڵە بەفر کە لە شاخی دێتە خوارەوە یەکەم جار بچووکە دوای وردە گەورابێ بەڵام کۆتاییەکەی بەچی کۆتایی پێدێت بە داڕمانێکی ئابووری گەورەی جیهانی چونکە هەموو وڵاتە زلهێزەکان ئێستاکە لەوە ئەترسێن کەنجین ئەم داڕمانە ئابووریە بەسەریان دادێت لە کاتێکە ئێستا ئێمە کەوتونێتە ناوی و سعودیاش ئەبینی 122.8 خۆی قەرزدارە بەڵام بەهۆی کۆڕۆناکەوە ئەبینی ئەگاتە 134 کە بینن کە لەبەر ئەوەی قەرزەکانی سعودیا لە ساڵی هەشتایەکانەوە دەستی پێکردووە ئیتر ئێستا گەشاکاتن بۆ قەرز و ڕیبایی کە ئەیکاتن و وردە بینی وڵاتەکەشی لە خزمەت گوزارە بێت بە وڵاتی زەریبە و فاحیشە و بەدڕەوشتی و مەلهە و دیسکۆ و قومارخانەی حەڵاڵ و ئەوانە بۆ چونکە قەرزەکەی لەسەریەتی وەکو ئەو وڵاتانەی کە باسمان کرد کە چۆن یەخەی پێگرتوونە بۆیشە ئەم مەوزوع خۆشەویستەکانم ئەمە پەیوەستە بە تاکتاکی ئێمەوە وەکو مرۆڤ وەکو باوک وەکو ئیماندار وەکو غەمی قیامەتمان و غەمی داهاتوومان و غەمی ئێستاکەشمان و غەمی منداڵەکان و نەوەکانمان بۆیشە باسێکە مەجینە من لێوە زیاتر پرسیارەکەم باش پەیوەندی بەمنەوە هەیە والله ئەگەر نەزان پەیوەندی بە خودی خۆمەوە هەیە بۆ قەبر و قیامەتم و بۆ داهاتووی نەوەکان و منداڵەکانشم قەت باسی و مەوزوعم ناکە سەری خۆم نائێشاند بەڵام بە خۆم بە پرسیارەتر زان لە بەرامبەر ئەوەیە کە لە علمەکە چ پێگەیشت و ئەبێ ڕای بگەێنی لە پێناوی خودای گەورە تەبارەکە و تەعالە